ناوی چیا و گریلایە خوێنی شەهید گوڵی سوورە ئامانجمان بێسێ نورە سۆزی لاوەک و حەیرانە سەکینە و لەیلا و زیلانە سۆزی لاوەک و حەیرانە سەکینە و لەیلا و زیلانە. کەمال حەسان لەسەر باشوور بەشداری ئەم مانگرتنە بووم. دارە پێویستە بڵێم ئەمە من دووەم جاریشە بەشدار دەبم بۆ پشتیوانی لە لەیلا گۆڤان و هەروەها بۆ ئەو تەسجیلێکە لەسەر بەڕێز سەرۆک ئاپۆیە مەمانمان گرتووە. 121 ڕۆژ ئێمە لێرە لە مانگرتندان. من وەکو لایەنگری هونەر داوا لە هونەرمەندان دەکەم کە بەڕاستی تۆزێ پشتیوانی بکەن. هونەرمەند ئەرکێکی تایبەتی لەسەر شانە ئەوەیە کە دەبێت پێشڕەوی میلەتەکەی بێ، چونکە ئەوەی کە هونەرمەند دەیکا هەموو کەس گوێی لێ دەگرێت، هەر بەهۆی هونەریشەوە میلەت پێش دەکەوێت زیاتر. هونەرمەندان پێویستە بۆ هەموو پرسەنەتەوەیەکان، بۆ هەموو ئەو شتانەی کە میلەت بەرەو پێش دەبن، ئەبێ هونەرمەندان بێنە پێشەوە زیاتر لە خەڵکانی کە وەکو ڕۆشنبیرانی گەورە ئەبێ پەیامی خۆیان بگەێنن، چونکە ئەوە زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە. بۆیە ئەرکی هونەرمەند زۆر قورسە. ناومری مردن لە ئاستا کۆیلەیە چۆن کە گیانی تۆ دروشمە و بانگەوازی ڕێگەیە، چۆن کە گیانی تۆ دروشمە و بانگەوازی ڕێگەیە.